جێمەدەیە ئەو برانەی کە خەڵکی هەولێرنیان لە هەولێر ژیاوە نەزانن کە گەڕەکێک هەیە لە هەولێر لە ساڵانی نهایەتی هەفتاکانەوە دروست بوو پیانەوە جێمەدەیە یان بەلاشاوە هەرکەس ڕۆژ بۆ خۆی خانوویەکی دروستە کرد بوو ئەمە تەمان بوو بە دیاردەیەک جارێک بەڕێوەبەری شارەوانی هەولێر چوو سەردانی ناوچەکەی کردبینی خەڵکیش وا خانوو دروستەکەن لێی پرسیین ئێوە مۆڵەتی شارەوانیتان وەرگرتووە وا خانوو دروستەکەن ئەوانی سادە و ساویل کەس چوزانن ئەم کابرایە چێ وەڵامیاندایە وتیان کاکە جێمەدێ ئەتوش لۆ خۆت خانیەکی بکە ئەمەش عینوانی ئەم شعرەش ناوی جێمەدەیە جێمەدەیە لەم زەمانی عەولەمەیە لەم زەمانی فشەی نیسانی سەدەیە ئەتوش لۆ خۆت زاراوەکانت بفرۆشە و تف لە سەرچاوەکەی خۆکە وەکو حیزبی گەندەڵ بژی زۆرتر بژی و بەکەڵ بژی ڕۆژی حیزبی ناڕەسەن و جوت سەرۆکە کامیانت لاسەر بەخۆیە لە بەردەمی ناو بژیوانانی دەرێ لەسەر چۆکە بەنیو ئاماژەی ئەمریکا یا بە پیتێ بۆ زۆڵە بیرێ ئەپیتێ لۆمەی مەکەن کە ناکۆکە یا لەرزۆکە چ بکایدی کوردایەتی خۆی نەزۆکە